وانی خۆ بە گەورەزان بن بەخوا لەوێ دەبینن کە لاشیان پشوگەکرێتەوە وەکو مێلوور ڕەشەکانیان لێت یەطأهم الناس لهوانهم على الله خەڵکانی مەحشەر هەمووی دەڕۆن بە ژێپیانەوە دەنێن ئەوە سووک و ڕسوا و ڕەجاڵن لای خوا سوبحانه وتعالى لەوێ دەبینن تەشخەص فیه الأبصار چاو ئەبڵەقە بێ لە ترسە لەوێ ئەبینن بەخوا چه حیساب و لێپێچینەوەیەک چاوەڕێیانە ناكسوا رؤوسهم عند ربهم شۆر وەستاون لای خوا سوبحانه وتعالى چەنە خەجاڵەت چەنە پەشیمان چەنە دەموچاویان تەپ و تۆزاوی ڕووڕەش لە پێشچاوی هەموو خەڵکان جاڕە درێ کە ئەمانە بوون کەذەبوا علی ربهم درویان بە ناوی خوایە کرد و خەریکی تاوان و گوناه بوون بەخوا لەوێ لا يخفف عنهم من عذابها سزای جەهەنەمیان لەسەر کەم ناکرێ بگرە بۆ هەندێکیان زیدناهم عذابا فوق العذاب خوای گەورە سزا لەسەر سزایان بۆ زیاد کرد بەخوا لێکیشیان ئەپرسێ خوای گەورە میهرەبانە فەرمێ ئەگەر هەموو دنیا هی تۆ بێ دەدا بە من ڕزگارەکەم لەم دۆزەخە ئەڵێ ئەرە وەڵڵا سوێن بەخوامدا خوای گەورە فەرمێ ئەڕەدت منکە شەیئا ئەهوەن من هذا من شتێکم لێ داوا کردی زۆر لەوە ئاسانتر بوو حەلا پێش هاتنە ناوسکی دایکتەوە من بەڵێنم لێ وەرگرتبووی کە شەریکم بۆ بڕیار مەدە فەئەبەیتە ئیلا الشرک سوور بووی لەسەرەوەی پێداگریت کرد کە گوناه و تاوان بکەی بە تایبەت گەورەترین زوڵمە کرد کە شیرکە ئین الشرک لظلم عظیم